نزیکەی مانگێک دەبێت نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی لە دابەزیندایە. بە جۆرێک لە ماوەی 1 ساڵدا بەم شێوەی ئێستا نرخەکە دانەبەزیوە. وەک فرۆشیاران و کڕیارانی بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانیش دەڵێن، ڕۆژانە نرخی دۆلار گۆڕانکاری بەخۆوە دەبینێت و هۆکارەکەشی زیاتر بۆ بانکی ناوەندی بەغداد دەگێڕنەوە. دابەزینی دۆلار چەند هۆیەکی هەیە. یەکێک لەوانە کە بانقی مرکزی لە حەدی خۆی زیاتر ئستا گەڵا فرۆشێت، چونکە ئەم بەغا چیە نەوتی پێی فرۆشێ و ئەیکا بە گەڵا و گەڵاکەشەوە سەر لە نوێی فرۆشی لە بازار بۆیە مەعاش و شتی خەڵقی باتەوە. دابەزینی ئەم دۆلارە ئەگەڕێتەوە بۆ تەوزیعکردنی بانقی مرکزی عێراقی لەبەرەوەی کە تەوزیعێکی زۆرەکە ئەوەنجاس هۆکارێکی سەرەکی کەشەیە کە پارە زۆر کەمە لە بازاڕ ئێستا. پارە کە زۆر کەم بێت خەڵی معاملەشتی زۆر کەمە بێتەوە و دۆلار ئەبێتە هۆی ئەوەی کە دۆلار دابەزێ. دابەزینی نرخی دۆلار پەیوەندی بە بانقی مرکزی عێراقی و بوونی لە بازاڕەکاندا بە ڕێژەیەکی زیاد بوتمان پەیوەندی بە عەرز و تەڵەبەوەی. ئەگەر هەر کاتێ لە بازاڕەکانە دەرخستەی دۆلار زۆر بێت بێگومان کاریگەری لەسەر بازاڕەکە و نرخەکەی دائەبەزێت. ئەگەر دەرخستەکەی کەم بێت بە پێچەوانەوە ئەو کاتە نرخەکەی گرانە بێت. شارەزایەکی بواری ئابووریش بە گرنگی دەزانێت لە عێراقدا سیاسەتێکی ئابووری بەهێزدا بمەزرێت بۆ ئەوەی بەهای دیناری عێراقی جێگیر بێت بە جۆرێک کە کاریگەری لەسەر خستنەڕووی دۆلار نەبێت. بەزینی نرخی دۆلار پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە. خۆتان نەزانن کە بانکی مرکزی عێراقی بڕیاردەرە لەسەر سیاسەتی نەقدی لە وڵاتە. تۆ چۆن نەتوانی دراوی خۆماڵی خۆت بە قۆتکەی و هەروەها چۆن نەتوانی هەنێ جاریش خۆت بەدەستی خۆت دراوی خۆماڵی خۆت لاوازەکەی، چونکە ئەوانە چەند بەستێکی ئابووریان لە پشتەوەیە کە ئەکرێ هەم دراوی خۆت بە قۆتکەی هەم دراوی خۆت لاوازکەی، یعنی بە سیاسەتی ئەکرێ. ئێستا لەم حاڵەتەیە ئەتوانین بڵین ئەمە جۆرێکە لە سیاسەتی بەهێزکردنەوەی دراوی خۆماڵی عێراقی. ئەویش لە چیەوە دێت؟ لەوە کە لەلایەکەوە ئەتوانین بڵین بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری هەیە. ئەگەر دینار بە قووەت بێ ئێمە ئیسفادەکەینەوە، خەڵک بە شێوەیەکی گشتی هاوڵاتی لە وڵاتە ئیسفادە هەکاتەوە بۆ لەبەر ئەوەی تۆ هەموو معاشێک و هەموو دەرامەتی ژیان بە دینارە. ماوەی ساڵێک دەبوو نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بوو بە نزیکەی 132,000 دیناری عێراقی، بەڵام لە ئێستادا ئەو نرخە دابەزیوە. بە جۆرێک تا ئامادەکردنی ئەم راپۆرتە 100 دۆلار بە 125,500 دینار بوو. وەک شارەزایانی بواری ئابووریش دەڵێن، بۆ ئەوەی بەهای دیناری عێراقی بە جێگیری بمێنێتەوە و کاریگەری نەبێت لەسەر خستنەڕووی دۆلار، ئەوە پێویستە لە عێراقدا ژێرخانێکی ئابووری بەهێزدا بمەزرێت.